فیستیڤاڵی پەیمانگای ناحکومی گەرمیانە و لە فیستیڤاڵەکەدا دەیانەوێت خوێندکارەکانیان بە کولتوری کۆن ئاشنا بکەن. بۆ کارێکی خێر هاتوین و ئینشەڵا حەزەکەین خزمەتیەکەمان نزیکتر بکەینەوە و ئەم کوڕە بچووکەمانەیە بکەی بە خزمەتکاری خۆ کە لە کاری خێرا یەک کۆمان نەکاتەوە و وادام کوڕ و کچیشێکیان بەدڵە و ڕازین ئێمە چیمانەوە پیرۆزیان بێسەر سەر و سەر چاواتن. سەرەتا چوانێتی خوازبێنیکردنی ژنیان لە کۆندا خستە ڕوو. دواتر خوێندکارەکانیان بە شێوازی کۆنی گواستنەوەی بووک ئاشنا کرد کە شێوازێکی زۆر جیاوازترە لەو ژن گواستنەوەی ئێستا ئەنجام دەدرێت. کلتوری کوردی هەرگیز دوا نەکەوێ ڕاستە ساڵ بە ساڵ بەرە پێشەوە ڕۆین بەڵام هیوام وایە کلتوری کوردی دایم بەرە پێشەوە بڕاو هەموو کاتێک بەم شێوەیە یادی بکرێت. من لێرە ڕۆڵ دایکێکی کورداوارێ بینم کە هەموو خەریکی گەنم قوتاندن هەمیش مناڵ ئەخەوێنم. دواتر فیستیڤاڵەکەیان بە هەڵپەڕکێ گەرمتر کرد. پاشان تەشی ڕێسان و شمەک و پێداویستیە کولتوریەکانیان نمایش کرد. هەروەها خواردنی کۆنی کوردەواریشان خستە ڕوو کە ئێستا ئەم خواردنانە بەراورد بە جاران کەمتر بەکاردەهێنرێن. ئیترم ئەداتە کوردەواریانەمان هێناوە بۆ ئەم چالاکیە و ئینشەڵا چالاکێکی جوان بەڕێوە بە سێمین فستیڤاڵی کەلتوری پەیمانگای ناحکومی گەرمیانە. چاو دیمەنی جوانی سەماوەر و جلی کوردی ژنانیش ئاوێزانی یەکتری بووبوون. ئامادەبوومنان بۆ ئەو شتەیە کەلتوریە سەردەمانەی قەدیمە بەکارە هاوریە وەکو چای و دێوەخان و بکو زاوا و ئێمە هاتینە وەکو ئامادەی خۆمان کردیە بۆ ئەم بەرنامەی خۆشە بەرنامە چای و کولیچەی کوردەواری و هەڵوز و ئەم شتێ لە سەردەمی قەدیمانە بەکارە هاوریە. جەڕاحی و گرتنەوەی شکاوی کە لە غیابی کەمی پزیشکدا جاران ئەنجام دەدرا و ئەو کەسەی شکاوی دەگرتەوە پێی دەگوترا جەڕاح پانتایی فیستیڤاڵەکەی داگیر کرده بوو. من دەوری جەڕاحی وەرگرت وەکو خوێندکارێکی پەیمانگا پێم خۆش بوو ئەم دەورە وەرگرم ئەمە لە کۆن ناکراوە بە شێوەیەکی کۆن وەکو ئێستا پێشکەوتو نەبووە بۆنمونە ئیشاعیان شتێک بەم شێوە قاچی هەر کەسێکی لە جێچوایان بشکایە بەم شێوەیە ئەگیراوە. کولتوری کۆنی کوردەواری بە زانستی سەردەم تێهەڵکێش کرا بوو. خوێندکاران پرۆژە زانستیەکانیان خست بوویە ڕوو. هەستانی بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵەکەمان لە دوو بەشی سەرەکی پێک دێت بەشی زانستی و بەشی کولتوری. بەشە زانستیەکەمان کۆمەڵێکی زۆر پرۆژەی خوێندکارانی تایە هەموو خوێندکارەکانتیاندا بەشداری کردووە لە خوێندکارانی خۆناغی یەکەمە تا خۆناغی پێنجەم بۆ فیستیڤاڵە کولتوریەکەشمان جۆرا و جۆرە. کولتوری کۆنی کوردەواری بە تەواوەتی کاڵ بۆتەوە پێشکەوتن و گۆڕانکاریەکان کولتوری کۆنیان ڕاماڵیوە گەرچی هەوڵی ڕێگرتن لە ناوچوونی کولتوری کۆن دەدرێ بەڵام بەراورد بە گۆڕانکاریەکان هەوڵەکان لاوازن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.